تەوەری کۆتاییمان باس لە دۆخی دارایی خێزانەکان ئەەکەین و کاریگەری نەرێنیەکەی لەسەرەوەی کە ئێمە بۆ مناڵەکانمانی باس بکەین لەوانەیە دۆخی دارایی ئەم ساڵی خێزانەکەی من وەکو پار نەبوو بێت پەر لەوان دۆخی دارایەکەم باشتر بوو بێت کاتێک کە مناڵەکەم داوای شتێکی لە من کردبێت من توانیمە بۆی بکەم بەڵام ئەم ساڵ دۆخی دارایەکەم گۆڕانکاری بەسەر هاتووە بەهۆی هەرچ بارودۆخێکەوە بێت ناتوانم هەموو ئەو شتانەی کە مناڵەکەم داوای ئەکا بۆی بکەم بەڵام تا چەند گرنگە کە من تێی بگەێنم کە من دۆخی داراییەکەم ئەم ساڵ ئاوایە دۆخی ئابووری خێزانەکەمان ئەم ساڵ باش نییە ئەکرێت من ئەمانە هەمووی بە مناڵەکەم بڵێمەوانێ هەموو ڕۆژێک چەند جارێک بۆی دووبارە بکەمەوە ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەرەوە وەربگرین بزین ئەمانە کاریگەری ئەرێنیەکەی زیاتر خودت کاریگەری نەرێنیەکەی لەوەی کا من دۆخی ئابووری خێزانەکەم بۆ مناڵەکەم ڕوون بکەمانە کە دۆخی ئابوووریەکەم چۆنە جا ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر تەوەرەکەمان وەربگرین بە میوانداری زۆر بەڕێز هەورێن ئەلیکانی کوردەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە ئەبێت وەکو سەرپەرشتیاری پەروەردەیی خات و هەورین سڵاوە لێ بێت و ئەم کاتەوە باش سڵاو دەبێ مامۆستا سڵاو لە جەنابتان خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوەم زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس خات و هەورین ئەکرێ بڵێنەوەی کە کاتێک کە من دۆخی ئابووری ئەم ساڵم وەکو پار نییە ئەم ساڵ دۆخی ئابووری خێزانەکەم خراپترە من ناتوانم هەموو ئەو پێداویستیانە بۆ مناڵەکەم دابین بکەم ئەکرێت من ئەمانە هەمووی بۆ مناڵەکەم باس بکەم کە من دۆخی ئابووریەکەم خراپە ئێمە ئەم پارەی کە بەدەستمانەوەیە بەشمان ناکات بەشی خێزانەکەمان ناکات ئەمە کاریگەری ئەرێنیەکەی زیاتر بێت یاخود کاریگەری نەرێنیەکەی لەسەر مناڵەکەم دەستان خۆش بێ ئەم بابەتە بابەتێکی گرنگە چکە ڕاستی بابەتێکە لە ناو خێزانی هەموماندا هەیە بێگومان دۆخی ئابووری خێزانیش کاریگەری و گرنگیەکی زۆری لەسەر ژیانی خێزانەکە هەیە دیارە ئەمە بە ڕۆژێک و دوو ڕۆژ و ئەمانە ناکرێت ئێمە پێویست دەکا خێزانەکان دایک و باوک بتوانین منداڵەکانمان بە جۆرێک پەروەردە بکەین کە قبوڵی ئەو بارودۆخە بکەن کە خێزانەکە بەسەریدا دێ بە بەردەوامی بەڵێ جاکاتێک خێزان لە دەرفەتێکدا بارودۆخی دارایی باشە ئەمە نەبێتە هۆی ئەوەی کە زیادەڕەوی بکات چونکە بەم شێوازە دەتوانێت منداڵەکەی خۆی پەروەردە بکات و ڕابێنێ لەسەر ئەم دۆخە بۆیە گرنگە دایک و باوک منداڵەکانیان بە جۆرێک ڕابهێنن لە هەموو قۆناغێکدا بتوانن بەرگەی بارودۆخەکان بگرن پەروەردەکردنی منداڵ لەسەر دایک و باوکە بێگومان ئەرێنی و نەرێنی منداڵەکانیش بۆ خێزانەکە و بۆ دایک و باوکی دەگەڕێتەوە ئەمەوا دەکات تا چەند ئێمە دەتوانین کەسێکی تەندروست بۆ کۆمەلگا بەرهەم بهێنین و دوجاریش کەسایەتی منداڵەکەش هەر لەسەر ئەو شێوازە پەروەردە دەبێت کە دایک و باوک دەتوانن بۆ منداڵەکەی خۆیان بەرهەمی بهێنن جالاینی ئابووری وەکو ئەوەی کە باسم کرد کە لایەنێکی گرنگە بۆیە گرنگە خێزانەکان بە گرنگیەوە لەم بابەتە بڕوانن یعنی لە کاتی هەبوونی و بەردەستی پارەی باش بە جۆرێک منداڵەکان پەروەردە نەکەن و نەیان خەنە بەردەستی بەڵکو قەنەعەتیان پێبێنن لە هەموو بارودۆخێک ئەوان کەسێک بن زیاد مەسرۆف نەکەن و قبوڵی بارودۆخی هەبوونی و نەبوونی خۆیان بکەن ئەوەی کە دێتە بەردەستیان لە دارایی بە جۆرێک نەبێ پێیان وا بێ شتێکە زۆر ئاسان و سانادێتە دەستیان و لە هەموو کاتێک دێتە دەستیان بە جۆرێک ڕاپێندرێن ئەو کاتێک کە ئەو شتانەی لەبەردەستیانە وەکو پاشە کەوتێک بۆ کاتی دواتر و بۆ کاتی نەبوونی و دۆخی خراپتر بەم شێوازە مامەڵی لەگەڵ بکەن تاوەکو لە هەموو سەردەمەکان بتوانن قۆناغەکانی ژیانی خۆیان قوبڵ بکەن و دۆخی دارایی خۆشیان قوبڵ بکەن. باشە مامۆستا ئەمەی کە باست کرد کە لە پێشترا یا لە ساڵانی ڕابردووە بەم جۆرە هەڵسوکەوت و مامەڵە لەگەڵ مناڵەکەیە بکرێت ئەگەر نەمان کردبێت و لە ئێستاە تووشی بارودۆخێکی دارایی قورس بۆ خێزانەکە دایک و باوکەکە وەکو جاران ناتوانێت پێداویستەکانی هەم خێزانەکە هەم مناڵەکە دابین کات چۆن لە مناڵەکەی تێبگەێنین ئایا پێویستە لە مناڵەکەی تێبگەێنین؟ بێگومان وەکو باسم کرد قۆناغی پەروەردەکردنی منداڵ بەردەوامی هەیە دایک و باوک هەر لە سەرەتای لە دایکبوونی منداڵەکەەوە دەبێ هەوڵ بدەن کۆمەڵێشتی فێر بکەن تا دەگاتە تەمەنێک کە لە ماڵ جیا دەبنەوە یان دەگەنە قۆناغێک کە پشت بە خۆیان ببەستن بۆیە گرنگە کاتێکە تو منداڵەکە لە شتێک تێناگا بەردەوام هەوڵ بدەی بە جارێک 2000 3000 دووبارەکردنەوە ئەم بارودۆخەی خۆتی بۆ ڕوون بکەیەوە ڕاستی پەروەردەی منداڵ هەم زۆر گرنگە هەمیش زۆر گرانە بۆیە خێزانەکان پێویستە شارەزاییان هەبێت لەسەر پەروەردەکردنی منداڵەکانیان نەک هەردۆخی دارایی وایان ڕابێنن لەسەر هەموو بارودۆخەکان قەنەعەتیان هەبێت تەحمولیان هەبێت بەرگەگرتنیان هەبێت
چونکە لە ڕاستیدا ئەمە ڕەنگە لایەنێک بتوانێت کەسایەتی منداڵەکەی پەروەردە بکرێ. تۆ کاتێک دایک و باوکێک منداڵەکەی دادەنیشێنێ قسەی بۆ دەکات لەسەر بارودۆخەکان، لەسەر دۆخی دارایی، لەسەر شێوازی هەڵسو کەوت و مامەڵەکردن لە ناو خێزان، لەسەر بەها گشتیەکان، بەها تایبەتیەکان، لەگەڵ چۆنیەتی مامەڵەکردن لە خەڵک، لەگەڵ چۆنیەتی ڕێزگرتن لە خودی خۆی لە ناو خێزانەکەی، هەموو ئەم شتانە گرنگن بەردەوام خێزان بە پێی پەروەردەیەکی بەردەوام و بە پێی تەمەنی منداڵ شێوازی قسەکردنیان بە پێی تەمەنەکەی ئاڕاستەی منداڵەکەیان بکەن بە جۆرێک کە بتوانن لە هەر تەمەنە بەو شێوازەی خۆی و بە شێوازی تەقەبوڵی مێشتی منداڵەکە بۆ ئەو جۆرە ئامۆژگاریە بەم شێوازە قسەی بۆ بکەن. باشە مامۆستا بوو لە وەڵامم وەرنەگرت لە دۆخی دارایی باش بوو وەڵامەکەم وەرنەگرت ببوورە لە ئێستاە من تووشی دۆخێکی دارایی قورس بووم موچە دواکەوتووە لە کارەکەم ئیزندراوەم یان وەکو جاران کارەکەم دوکانەکەم شوێنەکەم بەڕێوە ناچێت لە ڕووی داراییەوە بە کاتێکی قورسە تێپەڕە بم. ئایا ئاسایی ئێستا لە مناڵەکەمی تێبگەێنم و ئەتوانم لە مناڵەکەمی تێبگەێنم یان نا؟ ڕاستی قورسە بەڵام ئەستەمیش نییە، چونکە دایک و باوک کاریگەری بەردەوامیان لەسەر منداڵ هەیە. لەوانەیە هەندێک جار تەنها بە مامەڵەکردنی کردارەچی لە ناو ماڵەکەی خۆتدا، بۆ نمونە ئەتو ئەگەر بەزاری ژنەیڵی لە ناو ماڵەکەی خۆت لە هەندێک شت دەگریەوە. ئەم شتانەی کە پێشتر لە کاتی بوونی دارایی باش کردوتە، بەڵام ئێستا کە دۆخی داراییت خراپە، داهاتێکی وان لە بەردەستنیە ئەتو ڕەنگە هەندێک زیادە مەسروفی هەبوو بێ دەیگریەوە. ئەمە منداڵەکە لەوانەیە بەشێکیان چاو لێ بکەن بڵێن سیر کە ئێمە لە ماڵەوە دیارە دۆخی داراییمان بەم جۆرە نییە کە ئێمە هەموو داواکاریەکمان هەبێت. ئەمە یەک. لایەنێکی دووەم پێویستە ڕۆژانە بە پێی توانە لە کاتی هەبوونی داواکاری زۆری منداڵەکان ئێمە بتوانین بیان دوێنین دۆخی خۆمانیان بۆ ڕوون بکەینەوە بە جۆرێک حتمما پەیوەندی و ڕەبتێکی پتە لە بینی منداڵ و داک و بابدا هەیە. من پێم وایە بە ئامۆژگاری و بە دانیشتن و باسکردنی بارودۆخەکان منداڵیش تا ڕادەیەک تەقەبوڵی دەکا. لە هەمان کاتیشدا ئەم شێوازە کردارێکی کێمە لە ناو خێزانەکانمان مامەڵی پێ دەکەین، بێگومان ئەوە کاریگەریەکی ڕاستە و خۆی دەبێ. بۆیە بە هەردوو شێوازی کردارەچی و هەم بە شێوازی شەفەیش کە تۆ ڕۆژانە شتەکان لە بەرچاوی دەکەی و لەگەڵ ئەوەش کە تێی دەگەیەنی بەزارەچی ئەوە کاریگەری دەبێت و دەتوانین بێگومان چونکە پەیوەندی دایک و باوک و منداڵ پەیوەندێکی بەردەوامە. منداڵ زیاد لە هەموو کەس لە چاو هەموو کەس زیاتر لەوانەیە گوێی لە دایک و باوک بێ و قسەی ئەوان بەڕاستتر وەربگرێت. زۆر باشە. جا ئێمە دڵنیان لەوەی کە هەموو دایک و باوکەکان ئەیانەوە باشترینەکان بۆ مناڵەکانیان دابین بکەن و تەرخان بکەن، بەڵام لە دوای خێزانەوە ئەمە سیستمی پەروەردەییمان هەیە. بەڕێز وەکو سەرپێشدارێکی پەروەردەیی من پێم خۆشە ئەم پرسیارە بکەم لەوەی کە ماوەیەکی ترۆ کە زاین دەرگای خوێندنگاکان ئەکرێتەوە. ئەگەر ئێمە هەر ئێستا سەردانی بازاڕەکان و فرۆشگاکانمان کردبێ ئەبینین کە پڕ بۆ لە پێداویستیەکانی خوێندن، بەڵام هەندێک جار لەوانەیە مناڵک لە خێزانێکەوە بێت کە بارودۆخی دارایەکانی ئەوە نەبێت کە بتوانێت هەموو ئەو پێداویستیانە بکرێت، بەڵام ئەبینێ مناڵی هاوڕەکەی هەموو ئەو پێداویستە جوانانەی هەیە کە من وەکو گەورەیە کاتێک کە ئەچم بۆ بازار حەزم لەو پێداویستیانەی خوێندن هەیە و حەزەکەم بیکڕم. بەڵام تا چەند گرنگە لە سیستمی پەروەردەیی یا سیستمێک هەبێت لەوەی کە خوێندکارەکان ناتوانن هەموو جۆرە شتێک بەکاربهێنن، هەموو جۆرە پێداویستێک بەکاربهێنن، بەتایبەتی هەندێک قەڵەم و بابەتمان هەیە زۆر سەرنجڕاکێشە وا لە مناڵی هاوڕەکەیەکە کە حەزی لە بکات و بچێتە ماڵەوە داوا لە دایک و باوکی ئەکا، بەڵام ئەوان ئەو توانادارەیان نییە کە ئەمەی بۆ بکڕن. کاتە سیستمێک هەبێت هەموو خوێندکارەکان بۆیان هەبێت کۆمەڵە شتێک بەکاربهێنن کە لە توانای هەموو خێزانەکان نابێت کە ئەمانە بەکاربهێنن. بەڵێ بێگومان بارودۆخی ناو خوێندنگە ڕەنگە جۆرێککە لە پەروەردەی منداڵمان بۆ بەرهەمبێنێ. خوێندکاران دوایەوەی کە دەچنە پۆلیەکی سەرەتایی و پێشتریش لە باخچەکان دەتوانن بەشێکی زۆری پەروەردەکردنیان لەوێ وەربگرن. بێگومان ئێمە دەبێ زۆر گرنگ تەرکیز بخەینە سەر ئەو بابەتێک کە لە خوێندنگەکانی ئێمە و لە زانکۆیەکانیشمان تەنها فێرکردن نەبێت، بەڵکو زۆر گرنگی و تەرکیز بخرێتە سەر پەروەردەکردنەکە. ئەگەر بێت و لە خوێندنگاکان ئێمە بتوانین بارودۆخێکی وا بەخۆڵ بقێنین کە جیاوازیەکان نێلین، بۆ نمونەوەکو ئەوەی کە هەیە لە یەکپۆشی. کاتێک کە تو یەکپۆشی دەکەی هەموو خوێندکارەکان یەک جۆرە جلوبەرجیان هەیە.
بەم شێوازە دەتوانرێت لە پێداویستی و کەلوپەل و ئامرازەکانی خوێندنیش بە هەمان شێوە ئەم یەک ڕەنجی و یەک دەنجە دروست بکرێ بە جۆرێک کە ڕێگە نەدرێ هەموو جۆرە کەلوپەلێکی گرانبەها بێتە ناو خوێندنگا. ڕەنگە لە ناو خوێندنگاکانی ئێمە تا ڕادەیەکی زۆر ئەوە لەلایەن ستافی کارجێڕی خوێندنگاکانەوە هەوڵ درابێ کۆنتترۆل بکرێت. زۆر جار بەڕێوبەری خوێندنگاکان تەرکیزیان کردوتە سەر ئەوەی زۆر جار دووبارەیان کردوێتەوە هەفتانەکە لەگەڵ خوێندکارەکان کۆ دەبنەوە تەرکیز دەخەنە سەر ئەوەی کە بۆ نمونە نابێت ڕۆژانە لە 500 دیناریان 1000 دینار زێترێت پێیان بێت. ئەم بابەتە و ئەم بابەتە و ئەم بابەتە قەدەغەیە نابێ بێتە ناو خوێندنگا. جلو بەرگەکاندان دەبێ ئەو هابێ و بۆ هەمووتان وەکوویەکە. بێگومان ئەوەی لە ناو خوێندنگا ئەگەر بێت و زەبتێک دروست بکرێ بۆ هەموو شێوازە کەلوپەلەکان ئێمە دەتوانین ئەو جیاوازیەی نەهێلین لە بینی منداڵی هەژارێک لەگەڵ منداڵی دەوڵەمەندێک کە لە کەلوپەل و ئامرازەکان و جلو بەرجیدا ڕنگ بداتەوە و کاریگەریشی لەسەر لایەنی دەرونی منداڵە یان خوێندکارە هەژارەکان هەبێت. باشە مامۆستا دایک و باوک ئەمەی کە باسمان کرد هەموو شتانە پێویستە بۆ مناڵەکە باس بکرێت. دایک و باوک ئەبێت لەسەر چی قسە لەگەڵ مناڵەکەیان نەکات و مناڵەکە چی نەزانێت لەبارەی بارودۆخی دارایی دایک و باوکیەوە؟ خۆی منداڵی ئێستا شارەزاییەکی باشی هەیە و هۆشیارە بە حکمی ئەوەی کە ئێمە لە کۆمەلگەیەک داین بەهۆی تەکنەلۆژیا و ئەمانەوە تا ڕادەیەکی زۆر یان ئەم بەرنامانش کە لە تەلەڤیزیۆنەکان هەن بەڕاستی زۆربەی شتەکان منداڵ ئەگەر متابعە بکەن شارەزاییەکی تەواویان هەیە. منداڵی ئێستا هۆشیارە بۆیە هەر لە بارودۆخی ناو خێزانەکەی لە مامەڵەکردن لە هەڵسو و کەوتکردنی دایک و باوکی کۆمەڵێ شت دەبین و دەبیستن. ڕەنگە خۆش نەبێت دایک و باوک زۆر بە زەقی و ڕاستە و خۆ بە خوێنکارێک بڵێن بە خوێنکارەکەیان یان بە منداڵەکەیان بڵێن ئێمە هەژارین ناتوانین ئەوەتان بۆ بکەین. دەتوانن بە زۆرێک تیان بگەێنن بڵێن لە بارودۆخی ئێستادا ئێمە ناتوانین ئەو شتە بکەین بەس بە دڵنیایی ئەوە ئێمە هەوڵ و تەقڵات دەین لە داهاتوودا ئەم شتانە هەموو دەتوانین بەدەست پێێنین. ئەتۆ ڕاستە و خۆ بڵێ هەژارین و ئێمە ناتوانین ئەمەی بکەین ڕەنگە بێتە شتێکی نەفسی لە دەرونی منداڵەکەیدا کاریگەریەکی خراپ هەبێ. بۆیە دەبێ بە جۆرێک مامەڵە بکرێت کە تو هەوڵ بدەیت لەو کاتە خۆت بهێنی ئەستی بیرکردنەوە و توانای تێگەیشتی منداڵەکەی بە جۆرێک هەموو دایک و باوکێک دەزانێ منداڵەکەی بە شێوازێک باشتر تێدەگا بە چ شێوازێک بریندار نابێ بە چ شێوازێک ئەو قسەی دەڵێی لاوی ڕنگدانەوە و کاریگەری باشی دەبێت. بۆیە زەڕورە بەپێی ئەو جۆرە تێگەیشتنەی کە تو لە منداڵەکەی خۆت هەتا بەم شێوازە مامەڵی لەگەڵ بکەی مامەڵەکردنەکە بە جۆرێک بێن نەتوانێ ببێتە هۆی ڕوخاندنی دەرونی منداڵەکەی کە وا تێبگا ئیدی ئێمە هەژارین و تەواو هیچمان پێ ناکرێ و دەبێت ئێمە لە دۆخێکی خراپ بژین و ئێمە دائیم جیاوازین و یاوەتە خۆی بە کەمتر ببینێ لە هاوڕێیەکان و هاوپۆلەکانی. بەڵکو دەبێ ئەو بە جۆرێک قەناعەتی بەم بارودۆخی خۆیان بێت کە ئەمە دۆخێکی کاتیە بە یەک دەنجی بە هاوکاریکردنی یەک لە خێزانەکەیاندا دەتوانن ئەم دۆخە تێبپەڕێنن. باشە مامۆستا هەر سەبارەت بۆ پرسیاری کە کردم کە پێویستە چی لەگەڵ ئەو مناڵەیە باز نەکرێت لەبارەی بارودۆخی داراییەوە جگە لە هەموو ئەوشتانەی کە باسمان کرد سێشت هەیە کە زۆر گرنگە لە بەرچاوی مناڵەکە ئەمە توێژینی لەسەرکراوە کە پێویستە مناڵەکە نەیزانێت. یەکەم وردەکاری بارودۆخی دارایی بە هیچ شێوەیەک مناڵەکە نابێت بیزانێت کە بە تەواوی بچیتە ناو وردەکاری بارودۆخەکەەوە کە دایک و باوکەکە لە ئێستاە بەهۆی بارودۆخی داراییەوە بەهۆی موچەوە بەهۆی کارەوە تێکەوتون وایکێکی تر لەوانە بەراوردکردنی خێزانەکەی خۆ لەلایەن دایک و باوکەوە بەراورد بە خێزانێکی تر ئێمە لە بارودۆخەکەین ناتوانین لە ئێستاە ئەم یاری ئەلکترۆنیە بۆ تۆ کڕین بەڵام ئەوان ئەتوانن بارودۆخێکی باشتریان هەیە چکە ئەڵێت لە توێژینەوەکە ئەڵێت لە لای مناڵەکە نەفرەت لە خێزانەکەی خۆی و لە بوونی خۆیەکە لەو خێزانەیە کە بەراوردەکەن بەو ماڵەی تر. یەکێکی تر لە شتەکان کە پێویستە لە بەردەم مناڵەکەیان نەکرێت دەردەدڵی و کاردانەوەی ناپەسەندە کە هەر یەک لە ئێمە بارودۆخێکی دارایی قورسە تێپەڕین کۆمەڵێک دەردەدڵی لای کەسانی گەورە ئەەکەین یان ڕەنگە ژنومێردەکە لە یەکتری بکەن بەڵام ئەمە کاردانەوەیکی زۆر خراپیە بێت ئەگەر لە بەردەم مناڵەکە بکرێت.
بەڵێ بێگومان ئەوانەی تو باس کرد دیارە هەموو ڕاستیەکن ئەگەر ئەتو هەر لە ناو خێزانەکەی خۆتەوە سیر بکەیت هەر حالەتێک لەم سێ حالەتی ئەتو باست کرد ڕەنگەدا هەمومان هەستی پێ بکەین کە کاردانەوەی خراپی هەیە لەسەر منداڵەکانمان وردەکاری پێویست ناکە بەڵام پێویستە لە بارودۆخی گشتی بزانێ و هیچ کاتێک پێویست ناکە نەک هەر بۆ بارودۆخی دارایی بۆ هیچ بارودۆخێک پێویست ناکا بەراوردکاریەک بکرێت لە بینی خێزانەکە تو خێزانی خەڵک یان دایک و باوکی تو دایک و باوکی خەڵک منداڵەکەی تو منداڵەکەی خەڵک بە جۆرێک کە منداڵەکە لەو بارودۆخەدا هەست بە کەمی خۆی بکات حتمما ئەوانە هەمویان کاریگەریەکی خراپ لەسەر دەرونی منداڵەکەی دروست دەکەن ئێمە دەبێ وا بکەین ژینگەی منداڵەکەی ئێمە ژینگەیەک بێت کە ئەو هیچ جیاوازیەک نەبینێ لە ڕووی ئەم ژیانی کە تێدا دەژیا لەگە ژیانی هاوڕێیەکەی کە لە خێزانێکدا دەژیا قوبوڵی بارودۆخەکە بکە بۆ نمونە دۆخی دارایت خراپە پێی وابێ ئەو خێزانەی بەرامبەریشی هاوڕێیەکەشی ڕۆژێک تووشی ئەم دۆخە دەبن ئەمە شتێکی زۆر نۆرماڵە لەوانەیە هەموو خێزانەکان پێدا تێپەڕن یعنی ئەوە دەگەڕێتەوە سەر ئەم پەیوەندی دایک و باوک ئەو شێوازە پەروەردەی دایک و باوک بۆ منداڵەکەی خۆیان دروستیان کردووە و بەرهەمی دێنن حتمما لاینێکی خراپی پەروەردەی خێزانی کە ڕنگدانەوە و کاریگەری ڕاستە و خۆی دەبێ ئەو مناقەشە و دەردە دڵیانەیە کە بەردەوام لە بەرچاوی منداڵەکان دەکرێت چونکە ئەمەوا دەکا خێزانەکە و ژینگەی خێزانی ببێتە دۆزەخێک بۆ منداڵ لە کاتێکدا ئەم منداڵە لە سەرەتاکانی دروستکردنی کەسایەتی خۆیدایە ئەمانە ڕەنگە بێتە شکستێک دوایی کەسێکی نابەرپرسی لێ بەرهەم بێ کەسێکی لێ دروست بێت کە کەسێک بێ بەردەوام لە دڵە ڕاوچێ و ترس و دوودڵی دابێ بۆیە گرنگە لە خێزان بە جۆرێک مامەڵە بکرێت کە کاردانەوەی خراپی بۆ داهاتووی منداڵەکان نەبێت زۆر باشە اینجا ئەمە ئەمڕۆ لە تەوەری یەکەمی پرۆگرامەکەماندا باسمان لەوە ئەکرد لەوەی کە چەند پێویستە ئێمەی مرۆڤەکان هەمیشە با گەشتبینیەوە لە ژیان بڕوانین میوانە زۆر بەڕێزەکەمان ئاماژەی بەوە کردلەوەی کە ناکرێت ئێمە هەموو بارودۆخی خێزانەکەمان بۆ مناڵەکەمان باس بکەین لەبەروی ئێمە هەر لە مناڵیەوە وای لێ یەکەین کە بە ڕێژبینیەوە لە ژیان بڕوانێت کەواتە ئەگەر بە تەواتی پێ مامڵەی ڕێگا دروستەکە چیە بۆی کە من مناڵەکەم هەم ڕێژبین نەبێ بەرامبەر بە ژیان و هەم لە دۆخەکەش تێبگات ئەکرێ بڵێن مامەڵەکانی پێشووتری دایک و باوکە لەوەی کە ئێستش هاوکارێک ئەبێ بوانەوەی کە پێشتر ئەگەر هەرچێکی داوا کردبێت یەکسەر بۆیان نەکردبێت بەڵکو بۆیان ڕوون کردبێتەوە ڕاستە ئێمە ئێستا بارودۆخمان باشە بەڵام ئەبێ بیر لەوەش بکەینەوە لەوانەیە ڕۆژێک بێت بارودۆخمان زۆر باش نەبێت بۆیە ناکرێت ئێستا هەرچی داواکارێکی هەبێت بۆی بکەین ڕێگا دروستەکە چیە کە ئێمە ڕاستەوخۆ مناڵەکەمان تێبگەینین هەم دڵی نەڕەنجێت و هەم ڕێژبینانەش بیر نەکاتەوە مامەڵەی دروست لەگەڵ منداڵدا بە قەنەعەتی من دەبێت دایک و باوک بەیەکەوە با هاوسەنجی بتوانن دروستی بکەن پەروەردەیەکی دروست بەیەکەوە بنیاد بنێت چونکە ئێمە دەزانین ڕەنگە زۆر خێزان هەیە پەروەردەیەکی توندوتیژی هەیە لەگەڵ منداڵەکەی هەندێک خێزان لەوانەیە ئەمەندە سۆز بدەن بە منداڵەکەیان و ئەمەندە دڵی ڕازی بکەن منداڵەکە دوجار کەسێکی لێ دەربچێ ئەگەر لە قۆناغەکانی ژیان ئەو پێداویستیانەی دەیەوێ دەستەبەر نەبوو بۆی ئیدی یاوەتە کەسێکی سەرڕۆی لێ دەرچێ یاوەتە کەسێکی لێ دەرچێ کە قوبوڵی وەزعەکەی نەکە و باش شێوازێک بێ ئەم شتێک کە دەیەوێ بەدەستی بێنێ لەگەڵ ئەوەشدا ڕەنگە خێزان هەبێ دایک و باوک کاتێک کە بیر و ڕای جیاوازیان هەبێ لەسەر شتەکان یان بەشێکیان لاینگیری منداڵەکە بکە بەشێکیان دژی لە منداڵەکەی بوەستێتەوە داواکاریەکانی بوەستێ ئەمەش دیسان منداڵ تێک دەدا بۆیە گرنگە لە هەموو بارودۆخێک دایک و باوک هاوڕابن هاوڕابن لەسەر ئەوەی چۆن منداڵەکەیان پەروەردە بکەن هاوڕابن لەسەوەی چۆن قەنەعەتی پێبێنن هاوڕابن لەسەر ئەوەی چۆن دۆخێکی ئارام بۆ منداڵەکەیان بخۆڵقێنن ڕەنگە هەموو ئەو لایەنانەی کە باسم کرد پێویست بکە هەندێک جار منداڵ بە جۆرێکی سۆزداری خۆشەویستی خۆتی بۆ دەربڕی بە جۆرێک کە ئەو هەز بە خۆشەویستی تو بکە و هەز بکە هەموو کاتێک ئەتوو بەڕاستی پاڵپشتیوی لە هەمان کاتدا ڕەنگە هەندێک جار پێویست بکە لە بارودۆخێک لە ڕەفتارێکی ئەو پێویست بکە ئەتوو ڕقبی بۆ ئەوەی ئەو هەست بکە هەموو کاتێک هەر ئەو شتانی کە دەیەوێت ناتوانێت بەدەستی بێنێ یان بە گریان و بە داواکاری زیاد لە حد و لە هەمان کاتیشدا بەڕاستی ئەگەر بێت و دایک و باوک دژی بیرۆکە یەک بن ئەو کاتە منداڵەکە ڕەنگە یەکیانی خۆشتر بێ لە یەکیان پاڵپشتی خۆی بزانێ لەوی دیکە ئەمە دەبێتە هۆی تێکچوونی شیرازەی خێزان بۆیە گرنگە لە پەروەردەکردنی منداڵ دایک و باوک هاوڕابن لەسەر هەر بارودۆخێک کە دەیانەوێ
منداڵەکەیان لەگەڵ خۆیان دابنیشێنن ئەو مەبەستانەی هەیە ڕوونی بکەنەوە منداڵ هەز بکە ئەوان خێزانێکن بەردەوام پێویست دەکا هەم ئامۆژگاریەک بکەن هەم بیرۆڕاییەک وەربگرن بەڕاستی چونکە منداڵ لە خێزانی لەو جۆرانەی کە پێشتر باسم کرد ڕەنگە دوایی کەسایەتێکی وای بۆ دروست بێت کە لە داهاتوودا زیان بە کۆمەلگەشت بگەینێ نەک تەنها بە خێزانەکەی خۆی لەگەڵ ئەوەی کە بخۆی کەسایەتێکی لاواز و ناتەندروست دەردەچێ و ناتوانێت لە هیچ کاتێک پیش بە خۆشی بەستی ڕەنگە زۆر جار ڕقیشی لە خۆی بێتەوە هەموو ئەو حالەتانێک کە خراپی دوایی ئینسان لەگەڵ ژیانی خۆی دەکا لە کەسایەتی ئەو منداڵی دروست بێ و ئەو بێ ئەمەلیەی کە لێی دەترسین هەمومان بۆ منداڵەکان دروست بێ کەسێکی گەشتبین نەبێ دایم خەمۆک بێ بۆیە گرنگە خێزان ببێتە دەواازەیەک هەم کەسێکی تەندروستی لێبەرم بێت ئەو کەسا بتوانرێ بەرەو کۆمەلگایەک بەڕێ بکرێت و تاوەکو تاکەکانی تێدا مامەڵێکی جوان لەگەڵ یەک بکەن و لە دوزار کۆمەلگەیەکی تەندروست بەرهەم دەستخۆش بۆ تۆ سواز بۆ مامۆستا هەورین عەلیکانی کوردەی سەرپەرشتیاری پەروەردەیی کا بەشووی کە ڕاستەخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵ مابوویت زۆر سپاس. سپاس بۆ ئێوە